مستەفا نەخشی کێشاوە بە پشتیوانی هاوڕێکانی بۆ بەردەوام بین لەسەر ئەو پەیڕەوەی بۆ ئەوەی لەلایەک ڕۆحی زیندوی کاک نەوشیروان ئاسوودە بکەین و لەلایەک ڕۆحی زیندوی شەهیدانی کوردستان ئاسوودە بکەین و گیانی نەبەردی بەخشینەوە بە پێشمەرگە و خەڵکی کوردستان بۆ دژایەتیکردنی ستەمکاری و نەهێشتنی گەندەڵی و چەسپاندنی سەروەری وەک ئەدیب و کۆمەڵناسێکی ورد و بەسەلیقا دوجار وەک مرۆڤێکی خاکی و گونجاو لەگەڵ چوک و گەورەدا نیشتیمان پەروەری پێکەوە ژیان دادی کۆمەڵایەتی و خۆشگوزەرانی ڕوبەڕووبوونەوەی زوڵم و زۆرداری ئاشتی و ئارامی نوێخوازی ئاوەدانکردنەوە دەوڵەتی دێموکراسی و یاسا ئامانج و بنەمای کار و خەباتی کاک نەوشیروان بووە. لەوێ ئەگەر هەر کەم و کورتیەک بەرامبەر هەر کەس و لایەنێک ڕووی دابێت داوای لێبوردن دەکەین. گۆڕانخوازان دڵنیا دەکەینەوە هەر بۆ جۆرەی کاک نەوشیروان نەخشەی بۆ کێشا بوو ئەمانەتی پەیام و ئامانجەکانی گۆڕان وەک لێنی چاومان دەپارێزین و بزوتنەوەکەمان وەک خۆی دەمێنێتەوە و ڕۆژ لە دوای ڕۆژ گەشەی پێدەدەین و لە پێناو چەسپاندنی بەرنامەی سیاسی و ئامانجەکانمان درێژە بە خەباتی سیاسی و مەدەنی خۆمان دەدەین بێگومان ئاسۆی سەرکەوتن ڕوونە. لە کۆتاییدا لەخوا دەخوازیم گیانی کاک نەوشیروان بە بەهەشت شاد بکات و سەبووری هەموو لایەکمان بدات. زوتنەوەی گۆڕان زۆر سپاس بۆ ملایەکەوە.